ماشەڵڵاوم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کورد کۆنێکشنی ئەمڕۆمان کە دەتوانن لە شاشەی NRT شۆ بینەری بن. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە لەگەڵ هاوکارم ساڵح دمیجەر و خۆم هێر و زەنگەنا بە خێراتتانەکەین بۆم بەرنامەیە. ئەم کورد کۆنێکشنە ئیرۆدا ڕۆنی دەدەن سەر گەلێک مژارن نێگەریدای ئەمریکا و هەرێمێ و جیهانێ دەناو دەژی ڕاکێشانên کۆماری و دەموکراتان لە دۆ ڕێشاندنا کۆچبەران بۆ باژارên باکوورê ئەمریکا خۆپێشاندانên لە ئێرانê لە دژی کوشتنا ژینا ئەمینی و ریاکسیۆنên نێگەریدایی wê pêvajoyên dawî yên krîza siyasiya Iraqê و hin mijarên din jî. و ئەمڕۆ سیهەمین ساڵیادی کوشتنی نووسەری کورد موسا عنتەرە و لە دیاربەکر چەند چالاکیەک بەڕێوە دەچێت. شەرێ لەسەر سینۆرê باشوورê Amerîkayê li dor koçberiyê berdewam û vekulînek tawanbariyên hadê derbarê taktîkên hakimê Komariyê Floridayê de dibe ku ew li pişt şandina koçberan bo bajarên ku piraniya wan demokratin. Ev bajar çawa kar dikin da ku koçberan bi koçberan ra ji wan re çavkaniyên pêwîst dabîn bikin. Di demekê de ku mijara koçberan bûye mijareke siyasî di navbera her du partiyan de. Ji bo agahî bêhtir hevkarê me Belên Salih bi me re ye dem baş belên agahiyên nû di vê derbarê de çi ne? ساڵح هەروەک خۆشە ئاماژە و پێکرد ئەمە بەشێکە لەو ناکۆچە سیاسیانی کە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکاندا هەیە هاوکاتی ئەوەی کە هێشتا دابەشبوون لە ناو کۆمەڵگەی ئەمریکادا هەیە بەهۆی ئەو ڕەوشە سیاسی دروست بووە بێ لەوەش بابەتەکە ئێجگار گرم و گوڕ بووە بۆچی چونکە هەروە دێو لە هەڵبژاردنەکانی میدتێرمی ئەمریکاش نزیک دەبینەوە کە بڕیارە لە مانجی 11دا بکرێ بە سەرەتا پێکەوە هەم بینەرەوە هەم گوێبیستی ئەم راپۆرتە بین. فەرمانڕەوای ستانی فلۆریدا لێکۆڵینەوەی یاسایی لەگەڵدا دەکرێت لەلایەن بەرپرسێکی پۆلیسەوە لە ستانی تەکساس پاش ئەوەی ئاماژە کراوە بەوەی ڕان دەسانس ژمارەیە کۆچبەری ڤەنزوێلایی گواستۆتەوە بۆ ناوچەی مارتا ڤینیارد. ئاشکرای دەکەین تا چه ئەندازەیەک یاسە دەتوانیت لێ پێچینەوە لەگەڵ ئەوانەدا بکات. بەرپرسی پۆلیسی ناوچەی بیر کە دموکراتە دەشڵێت لەو بڕوایەدایە شیانێکی زۆر هەیە لەم دۆسەیەدا یاساشکێنی کرابێت. بەچێ تێگەیشتنی ئێمە کۆچبەرێکی ڤەنزوێلایی پارەیەکی زۆر کەمی دراوەتێ بۆ ناونووسینکردنی 50 کۆچبەر و 48 کۆچبەریان پێوە بوون و خەراونەتە فڕۆکەیەکەوە گەیاندراوەتە فلۆریدا و دواتریش هەر بە فڕۆکە نێردراون بۆ مارتا ڤینیارد. ئەو کۆچبەرانە شتیان خراوەتە بەردەست وەک هەندان تا لە سنوور بپەڕێنەوە و ستانی فلۆریدا وەک سەرچاوەکان باسی دەکەن ئەو دەرفەتەی ڕەخساندووە. پارێزەرەکانی ئەو کۆچبەرانەش داوای لێکۆڵینەوەیان کردووە بە تایبەتیش لەسەر ئەو نووسراوانەی لە بەردەستدان و وەک دەڵێن زانیاریەکان بۆ پەنابەرانە نەک بۆ کۆچبەران. ئامارەکان وها نیشان دەدەن تەنها لەم ساڵدا زیاتر لە 2 ملیۆن کۆچبەر و پەنابەر گەیشتوونەتە ناو ئەمریکا. شارەوانی شاری واشنگتن دیسی پایتەختیش ئاگاهی دەدات. ئەمە دۆسەیەکی نیشتیمانیە پێویستە شارەوانەکان لە ئەمریکادا خۆیان ئامادە بکەن بۆ چارەسەری. جا پێویستە ئاماژەش بەوە بکەین ئەم کێشە یاساییە کە ئێستا دروست بۆ هەر بە تەنها فەرمانڕەوای ستانی فلۆریدا بەرپرس نییە لێ بەڵکو وەکو ئۆفیسی فەرمانڕەوای ستانی تەکساس ئاماژەی پێدەکا گرێگابۆت نزیکەی 11,000 کۆچبەری لە ستانەکەی خۆیەوە گواستۆتەوە بۆ شیکاگۆ بۆ نیویۆرک هەروەها بۆ واشنگتن. ساڵح باشە بەڵێن ئەگەرم بدن بەرچاوان کۆ ینی ڕاکێشان هەردەم ساڵین هەلبژارتناندا هەر مژارێکێدا هەنە ئەگەرم vêyekê بدن ئالیکی قەزانجا شاندنا وان کۆچبەران بۆ باکووری ئەمریکا چییە؟ ینی شاندنا وان ji wilayetên komarî بۆ wilayetên demokrat.
ساڵح بەپێی هەندێک سەرچاوە کە ئاماژەی پێدەکا بە تایبەتی ئەوانەی کە ئەکرێ بڵین هاوسۆزیا لە ئەنگلی دیموکراتەکانن و جەخت لەم بابەتە دەکەنەوە کە کۆماریەکان هەوڵێکە ئەیدەن بۆ گۆڕینی دێموگرافی ئەو شوێنانەی کە دیموکراتەکانی لێن بە زۆری یاخو بە ناوچەی دیموکراتەکان ناسراوە. خۆ دەزانی لێرە لە ئەمریکا بۆ نمونە هەندێک شارۆچکە هەیە ینی کە تەماشای دەکەی تێک ڕایدەنگ لێ بۆ دیموکراتەکان یا بۆ کۆماریەکان دەچێت. بۆیە ئێستا وەکوی باز دەکرێت گۆڕینی ئەو دیموگرافیەیە مەرجیش نییە لە ئایندەیەکی نزیکدا کاریگەریە بێ، چونکە خۆ دەزانی زۆرێک لەو کۆچبەرانە هێشتا خاوەنی ڕێگەزنامەی ئەمریکایی نین، لەوانەیە ئەمە پلانێک بێ بۆ دوورمەودا. بەڵێ ئەفکارێمە بەڵێ ساڵح گەلەک سپاس. سپاس بۆ تۆ. لیستچێنی نوێنەری کۆماریەکان لە ویلایەتی وایۆمینگ لە میانی 11مین وتاری ساڵانەی ڕۆژی دەستوری واڵتەر بێرنزدا لێدوانیدا. چێنی جارێکی تر ڕخنەی لە هاوکارە کۆماریەکانی گرتەوە بەهۆی بڵاوبوونەوەی وەک خۆی گوتی ئەو درۆژەهراویەی کە فێڵ وتەڵەکە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا کرابوون. ئەو گوتیشی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ هەوڵ دەدات کۆمارە دەستوریەکەمان هەڵبوەشێنێتەوە. شانی باسە چێنی لە هەڵبژاردنە بەرایەکانی کۆماریەکاندا بە هارێد هێگمندۆڕا کە ترامپ پشتیوانی لێ دەکات. ئێرانێ ئەمریکا تاوانبار کرد کە پیشەسازیە دۆزگەریە لەسەر ئیدعایên تەرۆریên dijî Tehranê diafirîne demakuê roja duşemê daxwaznameya xwe li dadgeha bilind a neteweyên yekbûyî vekir bi armanca rakirina bendan ji ser bê milyaran dolar samanên ku ji hêla Washingtonê ve hatine cemedandin. Doza li ber dadgeha navnetewiya dadmendiyê tê di demekê de ku hêviyên nûvejandina peymana navûkiya ku serokêberê Amerîka Donald Trump di sala 2018 de jê vekşiya kêm bûne. Tehranê di sala 2016 de Washington bir dadgeha navnetewiya dadmendiyê ku bingeh li hayê piştî ku dadgeha bilinda Amerîka ferman da dora 2 milyar dolar ji samanên Îranê bicemidîne û ew pere ji bo xizmên qurbaniyên wan êrişan biçe ku Komara İslamî pê tê tawanbarkirin. Di nav wan de jî teqîna sala 1983 ya baregehaka deryayiya Amerîkî li Beyrûtê ku 299 kes di nav wan de 241 leşkerên Amerîkî hatin kuştin. Xwediyê SpaceX Elon Musk roja duşemê bersiva tweeteka rojnamavanekî zanistî da û got ew dê daxwaza efûkirina ji cezayên Amerîkiyên dijî Îranê bike da ku xizmetên xwe yên interneta satelayt pêşkêşî wî welatî bike. Musk berê ragihandibû ku xizmeta interneta satelayt Starlink li her parzemînê di nav de jî Antarktîka hatiye peydakirin û kompanî plan dike ku heya 40,000 satelaytan bide destpêkirin da ku asta girêdana internetê zêde bike. Rojnamavanê zanistî Erfan Xasrayî ku ji binemaleke Îranî li ser Twitterê gotibû ku gihandina vê xizmetê bo Îranê dikare bibe guhertineke rastîna siberojê li Îranê û axaftina wî هیشت کو ماسک و برسوی بده. ستارلینکا کو د داویه سال 2020 دا دست پی کربو خدمت اینترنت به لزا بلند بکران را لدورین کو تورین بجایین نباشن دابین دکه. اف خدمت نافدار بو پشتی پیدا کرنا آنتن و مودمین جه ارتش اوکراینای را جبو باشتر کرنا شیان راگهاندنه ده شروعی به روسیه را. مەرگی ژینە ئەمینی کە پاش دەستگیرکردنی لەلایەن گەشتی ئیرشادیان پۆلیسی ئاکارەوە لە تاران بە بێهۆشی گەیەندرایە نەخۆشخانە و پاش 2 ڕۆژ گیانی لەدەستدا تووڕێیەکی زۆری لە نێو ئێران و لە دەرەوەی ئێرانیش دروست کردووە. بەپێی سەرچاوەکانی ناوخۆ و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ پۆلیس گولەی ڕاستەقینەی دژ بە خۆپیشاندەران لە چەند شوێنێک بەکارهێناوە و تەنانەت کوژرا و برینداریش هەن. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی. فەرهاد ئەم کاتت باش؟ دەمێ بزانم هاوکارمان فەرهاد گوێت لێمانە؟ بەڵێ فەرهاد دەمێت سەرەتا پێمان بڵێیت هەواڵەکان لە ئێرانەوە چین، زانیاری نوێ چی هەیە؟ بەڵێ هێرۆ هەروەک ئاگاداری دوێنێ لەسەر داوای پارتە سیاسیەکان ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان
بڕیار وا بوو مانگرتنی گشتی لە هەرێمە کوردیەکان لە ئێران بەڕێوە بچێ بە گشتی لە 24 شار لە هەرێمە کوردیەکان مانگرتنەکە بەڕێوە چوو و زۆربەی دوکان و بازارەکان داخراوە بوون. ئەتوانم لەو شارانە ئاماژە بە شارەکانی ئیلام، ئاودانان، مەلەکشایی، کرماشان، ڕوانسەر، جوانڕۆ، پاوە، کامیاران، سنە، دێولان، قروە، مەریوان، سەقز، بانە، دیواندەرە، بیجار، پیرانشار، سەردەشت، مابات، بۆکان و تکاب بکەم لەو شارانەی کەوتم 24 شار مانگرتنی گشتی بەڕێوە چووە. لە دوای ئەوە بوو کە لە 13 شار لەم هەرێمە کوردیانە خەڵکاتنە سەر شەقام بۆ ئەوەی کە ڕێپەیوان یا خۆپیشاندانی ئاشتیانە بکەن، بەڵام لە دوای ئەوەی کە ڕوبڕووی هێرشی هێزانیەکانی ئێران بوونەوە بەداخەوە توانین بڵێن کە هەتا ئێستا بە گوێرەی ئەو ئامارە نافەرمیانەی کە بەدەست بەشی کوردی دەنگی ئەمریکا گەیشتووە 3 کوژراو و 221 بریندار هەن لە کۆی ئەم 13 شارەی کە باسمان کرد. هەروەها سەرچاوەکان جاماژە بەوەکەن کە هەتا ئێستا 250 کەس دەست بەسەر کراون. هێرە توانم ئاماژە بە ناوی کوژراوەکانی دوێنێش بکەم. محسنی محەممەدی خەڵکی دیواندەرە بۆ یەک لە کوژراوەکان، ڕەزا لوتفی 25 ساڵان خەڵکی شاری دێولان بووە و فەرەیدونی محەممەدی خەڵکی شاری سەقز ئەو شارەی کە ژینا ئەمینی تیادا ئەسپەرتەکرا و شارێک بوو کە خۆیکی لەوێ لەدایک بووە. بەڵێ هێرۆ. بڵێ فەرهاد، دەزانین ژمارەیەک لە کاربەدەستانی ئەمریکاش با بڵێن کوشتنی ژینایان شەرمەزار کردووە. دەکرێت زیاتر باسی ئەمە بکەیت؟ بەڵێ هێرۆ هەر دوێنێ بوو کە لە کۆشکی سپیەوە ئەتوانم بڵێم کە وتەبێژی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی کۆشکی سپی ڕایگەاند ئەمە دەقی وتارەکەیە کە ئەیخوێنمەوە ئەمریکا دەیەوێت لێ پێچینەوەیەک لە گیان لە دەستدانی ژینا ئەمینی بکات دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو لایەن پلیسی گەشتی ئەرشادی شاری تارانەوە دەست بەسەر ئەشکەنجە درا و پاشان بەهۆی برینەکانیەوە لە نەخۆشخانە گیانی لە دەستدا و بەرپرسەکارەوە گوتوویەتی کە مردنی مەحسا ئەمینی دوای ئەو برینانەی کە لە کاتی دەست بەسەرکردنەکەی لایەن پلیسەوە تووشی بووە بەهۆی پۆشینی حجابی زۆرەملێ سوکایەتیەکی ترسناک و گەورەیە بە مافەکانی مرۆڤ. لەلایەکی دریشەوە هەر دوێنێشەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەردوو ئەنتۆنی بلینکن و نێت پرایس وەزیری دەرەوە وتەبێژی وەزارەتەکە لە دوو توییتی جیاوازدا ئیدانەی کوشتنەکەی ژینا ئەمینیان کرد. ئەنتۆنی بلینکن لە تویتێکدا وتی ئەمە دەقی تویتەکەیە کە بۆتانە خوێنمەوە دەبووە مەحسا ئەمینی ئێستا لە ژیاندا بووایە، بەڵام لە جیاتی ئەوە ئەمریکا و گەلی ئێران ماتەمینی بۆ دەگەێڕن. ئێمە داوا لە حکوومەتی ئێران دەکەین کۆتایی بێنێت بەو سەرکوردکردنە سیستماتیکەی دژی ژنان لە وڵاتەوە ڕێگە بە خۆپێشانانی ئاشتیانە بدات. لەلایەکی تریشەوە نەت پرایس وتەبێژی وزارەتی دەرەوە ئاماژەی لە تویتێکدا ئاماژەی بەوە کردووە کە ژنانی ئێران نابێت دەستگیر بکرێن لەسەر ئەوەی چ جۆرە جلو بەرگێک بۆ خۆیان هەڵدەبژێرن، اینجا چ جای درندانە لێیان بدرێت. پێویستە حکوومەتی ئێران گوێبیستی ئەوانە بێت کە ناڕزایی دەردەبڕن لەسەر کوژرانی بێبەزەیانەی مەحسا ئەمینی لە دەستگیرکردنی پۆلیسدا، نەک تەقەیان لێ بکات. لە جیهانیش لە ئەمنستی ئینتەرناشناڵ و وڵاتانی دیکەی جیهانیش دیارە کاردانەوەیان هەبووە دوێنێ وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ئیدانەی هێرشەکەی کرد و داوای لێکۆڵینەوەیەکی شەفافی کرد لەسەر ڕووداوی کوشتنی ژینا ئەمینی لە شاری تاران لەسەر دەستی پلیسی گەشتی ئێرشادی ئەو شارە. بەڵێ سپاس فەرهاد. سپاس. ئەم جارە ژنان پێشەنگی ئەو ناڕەزایەتیانن کە لە نێو ئێراندا لەسەر مەرگی ژینا ئەمینی بەڕێوە دەچێت. تەنانەت ژنانی ناو ئێران بێگوێدانە یاساکانی حیجابی زۆرەملێ لەچکەکانیان فڕێدا و وەک ناڕەزایی دەربڕین، ژنان لە ناو تاراندا دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە. جگە لە ئێران لە زۆرێک لە وڵاتانی تریش پشگیری ژنانی ئێران کراوە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میوانداری تەیمور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافەکانی مرۆڤی کوردستان لە نەتەوەی گرتوەکان و سوڵماز درودی چالاکوان و یەکسان خواز دەکات. بەڵام بەر لەوەی دەست بکەین بە گفتوگۆکەمان دەمەوێت ئەم پارچە ڤیددیۆیە پێکەوە ببینین کە پەیامنێرمان عارف ئەسڵان لەوانەوە بۆی نردوین خۆپیشاندانی ژنان لەوان بۆ پشگیریکردن لە خۆپیشاندەرانی نێو ئێران. ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان بیژی بەخۆدانە ژینان بیژی بەخۆدانە ئازادی
bir altının açığa çıkması için kendi haklarına savunabilen bir toplumsal bir وەک ئاماژەم پێکرد ئەمە چەند دیمەنێکی خۆپشاندانی ژنان بوو بۆ ناڕەزای دەربڕین بەرامبەر بە مەرگی ژینە ئەمینی و پشتگیریکردن لە ژنانی ئێران. بەڕێز درودی و بەڕێز ئەلیاسی سوپاستان دەکەم بۆ کاتەکەتان. خات و درودی با لە جەنابتەوە دەست پێ بکەم. دەکرێت ئەم شتانەی کە ڕوو دەدەن بە دەستپێکردنی شۆڕشی سپی ژنان بۆ بەدەستهێنانی مافەکانیان لە ناو ئێران لێک بدرێتەوە؟ هەروەی کە سڵاو ڕێز پێش هەموو شتێ مەمنون بۆ ئەم دەرفەتە. ئەگە مەبەستان هەر مەسەلەی لە چکلابردنە ئەو حجابی زۆرە ملەیە بەڵێ ئەتوانی باسی ئەوە بکەین. هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران هێدی بە شێوەی سیستماتیک هەوڵی بە یاساکردنی حجابی زۆرە ملەیاندا و ئەم وەختێکە بوو بە یاسا کەسانێکی زۆریشیان پەروەردە کرد کە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران ئەوەی گەشتی ساڕۆڵایان پێوت و ئێستا کە ناوی گەشتی ئێرشادا ئەمانە کەسانێک بوون کە پارێزگاری لەو یاسایە ئەکەن و هەر کەسێک ئەو یاسای پەیڕەوی نەکات سزا دەدرێت. دیارە ئەمە تەنهاوانیە لە ڕێگەی مێدیاکانەوە لە ڕێگەی خوێندنگاکانەوە وایان کردووە کە بایەخیان داوە بە حجاب و هەوڵی بە کولتورکردنی حجابیان داوە و وەختێکە یاسایەک هەیە و کەسانێک پارێزگاری لێکەن هەر کەسێک ئەو یاسای پەیڕەوی نەکات ئەوە سزا درێت. دیارە لە کۆمەلگایەکی ئازادا هەموو کەسێک مافی خۆیەتی چونکە جلو بەرگ لەبەرکردن یەکێک لە سەرەتاییترین مافەکانی تاک بەڵام لە کۆماری ئیسلامی ئێرانە ئەو مافە ڕەچاو ناکرێت و حجابی زۆرە ملێ نۆرمالیزە کراوە لەوێ. بەڵێ دێم وڵات بۆ زیاتر باسکردنی ئەو بابەتە بەڵام ئێستا دەمەوێت بچمە لای بەڕێز ئەلیاسی. بەڵێ بەڕێز ئەلیاسی کاربەدەستانی ئەمریکا لە ناویاندا وەزیری دەرەوەی ئەمریکاش کوشتنی ژینە ئەمینیان شەرمەزار کردووە. هەروەها بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا جۆسف بۆرێلیش کاردانەوەی هەبووە. ئایا لە نەتەوە یەکگرتوەکان لەم بارەیەوە چۆن باس کراوە؟ ڕێسەرتا زۆر سپاس سڵاو لە ئێوە لە میوان و بینانی بەڕێزی ڕادیۆدەنگی تەلەڤیزیۆنی کوردی ئەمریکا. ئەگەر ڕخسەتم پێدان سەرەتا سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی ژینا ئەمینی بکەم هەروەها وەک کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان بە توندی ئەو جنایەتە محکوم کەم. لە پەیوەندی لەگەڵ ئەو جنایەتە ئێمە لە ڕۆژ ئەوڵەوە بەردەوام لە پەیوەندیداین لەگەڵ دەفتەری بەرزی کومیسارەی مافی مرۆڤ لە ژنێف نەتەوە یەکگرتوەکان هەروەها لەگەڵ بەڕێز جاوید ڕەحمان ریپۆرتەرین نەتەوەیەکان بۆ ئێران. ئێمە ڕۆژی دووشەمە لەگەڵیان کۆبووینەوە لێرە و هەندێک پێشدیاز و داوامان پێشنهادکردنێکی لەوانە کە دەبێت بە شێوەیەکی خێرا بە توندی ئەو جنایەتە و هەروەها کوشتاری خۆپیشاندارانی کورد هەروەها ئێرانی محکوم کەن. ئەوڕۆ لە بەیاننامەیەکدا کە لەلایەن کۆمیسەری بۆ وەکالەتی مافەکانی مرۆڤ بڵاو کرایەوە داوایان کۆماری ئیسلامی ئێران کرد کە کۆتایی بە سیاسەتی حیجابی زۆرە ملی هەروەها داوایان کرد لێ کۆڵنەوەیەکی بێلایەن و سەربەخۆ بکرێ بۆ کوشتنی ناڕەوای خات و ژینا ئەمینی و هەروەها بتوندی کوشتنی خۆپیشتەرانی کوردیان محکوم کرد. بەڵێ ئێمە لەو پەیوەندیدا لە هەروەها لەگەڵ بەرپرسانی هەندێک گروپی پارلەمانتاری یەکێتی ئەوروپا لەوانە ڕێنیۆ ئەوروپا لە پەیوەندیدان بنیازین لە ڕێگەی ئەوانەوە بتوانین پرۆژە بڕیارنامەیەک لە پارلەمانی ئەوروپا دژی ئەو جنایەتە پەسەند کرێ. هەروەها لە کۆبوونەکەمان لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان داوامان کردووە کە لە کۆبوونەوەی داهاتووی شورای مافەکانی مرۆڤ پرۆژە بڕیارنامەیەک لەسەر ئەو کەیسە هەروەها لە پرسی حیجاب پەسەند کرێ و لەگەڵ دەستپێکردنی کۆبوونەوەکانی کوڕە گەشتنگەکان لە نیویۆرک ئێمە لەگەڵ هاوپەیمانیەتی ئیمپاکت ئیران کە بیزڕێکخاوی ناوەندەوەیە بنیازین پرۆژە بڕیارنامەیەک لەو کۆڕەدا پێشکەش بکرێت بۆ وڵاتان لەسەر ئێران.
بەڵێ خات و درودی دێمەوە لای تۆ لەم پرسەدا لە دۆسەی کوژرانی ژینادا بابەتی حیجابی زۆرە ملێ زۆر باس کراوە و کە تەنانەت وەکو ئاماژەمان پێکرد لە سەرتاشەوە ینی ژنان لە ناو ئێراندا بێ لە ڕەچاو با بڵێن ئەو یاسایان ڕەچاو نەکردووە و سەرپۆشەکانی خۆیان لە حیجابەکانی خۆیان لاداوە و بەو شێوەیە خۆپشاندان و ناڕزایی خۆیان دەربڕیوە بەڵام دەکرێت ئێمە بڵین ئەم با بڵین ئەم کاردانەوەیە بەم جۆرە بێگومان ژنان گرفتی تریشیان زۆرە لە ناو ئێراندا و ژنانی کورد بەگشتی ینی گرفتی تریشیان هێشتا زۆرە زۆرێک لە مافەکان پێی نەگەیشتون بەڵام ئایا ئەمە دەستپێکێکە کە بتوانن بە مافەکانی تریشیان بگەن؟ بێگومان ئەمە دەستپێکێکە بەڵام نەزانم مەبەستت لە پرسیارەکەی بەڵێ مەبەستم لەوەیە هەندێک کەس دەڵێن کێشەی ژنان تەنها حیجاب نییە کێشەی تریش هەیە دەکرێت زیاتر تیشک بخرێتە سەر کێشەکانی تریژ مەبەستەکەم لەمەیە زۆر باش تێگەیشتم دیارە کارکردن لەسەر ئەوەی کە ئەم یاسایە نەمێنێت کارێکی ئاسان نییە شتێک نییە کە بڵێن بە یەک ڕۆژ پێگەین و ڕێگەیەکی گوڵڕێژکراومان لە بەردەمان نییە ئەم یاسایە لەباری ئاینیەوە بۆ دەسەڵاتدارانی حکوومەت زۆر گرنگە و لەگەڵ بنەماکانیان گرێ دراوە و لەلایەکی تریشۆ بەم یاسایە هەوڵی کۆریلەکردن و ژێردەسڕاگرتنی ژنان ئەدەن جا بێت و ئەم یاسایە بۆ نمونە نەمێنێت ئەوە کۆنترۆلکردنی ژنان پرسە بێ لەلایەنەوە بەڵێ خات و درودی بەداخەوە دەنگی خات و درودی بڕا نازانین هۆکارەکەی چی بوو دەگەڕێمەوە لای بەڕێزیلیاسی هیوادارم تۆ لەگەڵماناما بێتی گوێت لە دەنگم بێت بەڵێ ئەگەر دەمەوێت ئەو پرسیارە بکەم باسمان لە کاردانەوەکان کرد بەرامبەر بەم کاری کۆماری ئیسلامی ئێران دەمەوێت بزانم ئەم کاردانەوە نێودەوڵەتیانە چەندێک گرنگی هەیە بۆ ئەوەی فشار بخرێتە سەر ئەو وڵاتە پێش وەڵامی ئەم پرسیارەتان پێم خۆشە نەزەری خۆم بۆچنی خۆم لە پێوەنی لەگەڵ پرسیاری پێشووتتان لە خات و وەڵام دەمەوانە دیارە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران لەسەر پرسی ژن وەکو ستونی بنەڕەتی فەلسفەی و ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامی ئێرانە پێم وایە تەنیا بهینە بڕوخان و گۆڕینی کۆماری ئیسلامی ئێران و پرسی حیجاب و پرسی ژنان حەل لەبێ تاکو ئەو فەلسفەی ئەو بۆچوونە و ئیدئۆلۆژیە سەرکاربێ پرسی حیجاب و ژنان لە ئێرانە حەل نابێت لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەتان ئەو تاسیری ئەو بریارنامەی تۆیەکردەکان بۆ خۆتان ئەزانن نەتوێ گرتوەکان لە 193 وڵات پێکاتوە ئەو بریارنامەیە لەلایەن کمیسەری بەرزی مافەکانی مرۆڤ نەتوێ کردوەکان دەرکراوانە مەبەستەکەم بەڕێزیلیاسی دەمویست یەک ئەگەر ڕێگەم پێ بدەی شی بکەمەوە مەبەستمەوە ینی بە چ جۆرە فشارە کاتە سەر ئێران چونکە بینیمانە لە ڕابردووشە ینی لەسەر تۆمارەکانی مافەکانی مرۆڤ لە ئێران کۆمەڵێک ڕخنە لە ئێران گیراوە وڵاتانی جیهانی و هەروها لەلایەن نەتەوەی گرتوەکانیشەوە ڕخنەی لێ گیراوە مەبەستەکەم ئەوە بوو ڕاستیەکەی تاکو ئێرە ئەم نوع ڕاگەنراوانە زیاتر سمبولیکە زیاتر هاوسەزوی کۆمەلگای ناونەتەوەییە زیاتر مەشروعەتی خەباتی ڕەوای ژنان و پرسی کوردە لە کوردستانی ئێران بۆ ئێمە زۆر گرنگە کە مەشروعەتی ناونەتەوەیی بۆ قەزەی کوردی لە کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات بدەست بێنین بۆ ئێمە ئەو زیاتر و سمبولیکە ڕاستی ئەگەرنا زۆر ئەو بریارنامەیە تەسیری ئیجرایی نییە یعنی هیچ لەم حاڵتەدا تەنیا ئێمە توانین شتێک کاری لەسەر بکەین ئەوەیە ئەوانەی کە دەستیان بووە لە کوشتنی ژینا ئەمینی یا کوشتاری خۆپیشاندەران ئەوانە بخێنن لیستەی ڕەشەوە لە ڕێگەی و بریارنامانەوە لە هینە لە لیستەی ڕەشی وڵاتانی ئەوروپا ئەمریکا هەروە نەتەوەی گرتوەکان تا ئەو جێگایە ئێمە توانین تاسیری هەبێ ئەو بریارنامەیە بەڵێ خات و درودی دێمەوە لای تۆ بەداخەوە دەنگت بڕا هیوادارم ئێستا گوێت لە دەنگمان بێت فەرموو وەڵامی پرسیارەکە لەسەر ئەوەی کە پەیوەندی با بڵێن کێشەکانی ژنان کە بەستراوەتەوە بە حیجابی زۆرە ملێوە باسمان لەوە کرد بەڵێ نەزانم تاکیو گەشتکەتان تێوە بوو کە باسی ئەوەم کرد کە ئەم یاسایە هەروە بە ئاسانی لا نەبرێت چونکە
ژنان داوای مافی زیاترەکەن ئێمە ژنی هۆشیارمان زۆرە کە هەوڵەدەن بۆ جا منەماتوە ئەمەوێ گرێ بدەمەوە بە ڕۆژهەڵاتی کوردستان چونکە ژنانی کورد تەنها لەبەر خاطر ئەوەی کە ژن بوون ناچەوسانەتەوە بەڵکو دوو جار چەوسانەتەوە لەبەر خاطر کوردبوونیشیان ژینە هەر لە سەرەتای لە دایکبوونیەوە چەوساوەتەوە وەکو کوردێ چونکە بۆی نەبوو ناوی ژینا بێت و دوایەوە بە درێژایی ژیانی وەکو کوردێک و دوایی ژن بوون لێرە ئینترسێکشناڵەتی زۆر باش لەسەر ژینا سەدقەکات جا ئەوەی کە زۆر جار پێمان ئێژن حجاب زۆر مهم نییە ئیسە بۆ نمونە بۆ ئێمەی کورد مەسلەی نەتەوایەتی زۆر گرنگە ئێستا هێزەکانمان با کۆ بکەینەوە تەنها بۆ مەسلەی نەتەوایەتی بێت مەسلەی مافی مرۆڤ بخەینە دواتر مەسلەی یەکسانی بخەینە دواتر بەڵام ئێمە ئەزمونێکی زۆر جوانە و باشمان لە بەردەمایە وەکو ئەزمموی باشووری کوردستان کە کاتێ هەوڵدرا بۆ مەسلەی نەتەوایەتی هاوکات لەگەڵ ئەوە هەوڵ نەدرا بۆ مەسلەی مافەکانی ژنان و مافی مرۆڤ کە لەوەیە زۆر بەرجوانی و بەڕوونی دیارەکە ژنان ئێستش ئەکوژرێن و بۆ نمونە لە پارلەمانە باسی ئەوە کراچون ئێمە کۆمەلگای ئێمە تەنها لە ژن و پیا و پێک نەهاتووە لە کۆمەلگای پەلکەزێڕینە تەنانەت لە پارلەمانیشا باسی ئەوەیان کردووە کە سزای تند بۆ کەسانێک کە لە خانوادەی پەلکەزێڕینیش کەواتە ئێمە گرنگە هاوکات لەگەڵ هەوڵدان بۆ مەسلەی نەتەوایەتی بۆ مەسلەی شکاندنی هەندێک یاسا هەوڵ بدەین بۆ مەسلەی هەوڵ بدەین بناغەی وڵاتێکی ئازاد و یەکسان و مرۆیی دابنین و بۆ ئەوە هەنگاو بنین و کار بکەین. بەڵێ بەڕێز ئەلیاسی دەمێت بزانم دۆسەی ژینە دۆسەیەکی کێشەی ژنانە لە ئێراندا یا کێشەی کوردە؟ بداخۆ هەم کێشەی ژنانە بکشیان هەروەها کێشەی ژنانی کورد و بتایبەتتر کوردەوانە چونکە ئەوانەی کە ژنیان گرتووە لە تارانەوەی پلیسی ئێرشادی ئیسلامی شریعەت لە تاران زانیویانە ئەوە کوردە ژنە سونیە لەگەڵ ئەو کچانەی کە سواری وانەکەیان کردووە ویسیانەوەکو نمونە دەستێک بدەن بۆ ئەوانی دیکە لەوێنداوانە داخەوە بەشێکی دەگەڵێتەوە سەر کوردبوونی ئێرانە تەبعیز دژی پێکاتە نەتەوەی و ئاینەکان چەند بەرابەرە. بەڵێ هەمان پرسیار ڕوو لە تۆ کەم خات و درودی ئەم دۆسەیە تۆ بەچیدانی دۆسەی کێشەی ژنانە یا دۆسەی کوردبوونە؟ چونکە لە هەندێک بارە ئێستا زین تەنانەت ناوەکەی یعنی بووە بە ئەوەیەک هەندێک کەس کە تەنها ئەیانەوێ بە ژینا ناو ببرێ هەندێک کەس کە هەندێک شوێنیش کە بە مەحسا ناوی ئەهێنن یعنی ئەمەش بۆتە جێگای چۆنەڵی دوولایەنە دوو بۆچوونی لەسەر هەیە. ڕۆژهەڵاتی کوردستان ئەو بەشەیە کە لە ژێر دەسەڵاتی ئێرانایە یعنی لە جۆغرافیای ئێرانایە و ژینە لەوانەیە کەسانێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بژین لەوێ نیشتەجێن زۆر درک بەوە نەکەن کە مەسلەی کوردنەوەی کە درک بەوە نەکەن مەبەستم ئەوەیە کە ئەو ئێرانی بوونە زۆر زاڵە لەسەریان چونکە بەردەوام هەوڵی سڕینەوەی شناسی کوردایەتیان داوە لەوێ حکوومەتی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران ژینا هەرو جۆرێکە ئەم میوانە بەڕێزە باسی کرد لەبەر خاطر تەنها ژنبوونی نەچەوسایە بەڵکو لەبەر کوردبوونیشی چەوساوە ئەوەی کە ژنان بەگشتی لە ئێران و بە تایبەتی لە کوردستان بەردەوام ئەچەوسێنەوە ئەوە زۆر گرنگەوە بێ بەرز بکرێتەوە بەڵام ژینا هەم لەبەر ژنبوونی هەم لەبەر کوردبوونی دوو ئەوەندە چەوسایەوە. بەڵێ دەمەوێت بزانم ئەو پرسیارە بکەم پێشتریش بینیمانە ناڕزایەتی لە ناو ئێراندا لەسەر زۆر شتی تر دروست بووە دەمەوێت بزانم ئەم جارەیان پێتان وایە ئەم ناڕزایەتیانەی ئێستا کە دروست بووە ببێتە هۆی با بڵێن گۆڕانکاریەک لە ناو ئێراندا بەڕێز ئەلیاسی دێمە لای تۆ بۆ وەڵامدانەوە. بەڵێ دیارە لە هینە لە مێژووی معاسری ئێرانە هیچ کات ژن ئەمەندە زڵمی نەکراوە کە لەسەر سایەی کۆماری ئیسلامی ئێرانەوە زەڵم و سیستەم و سەرکوت دەکرێوانە وەیە پرسی ژن لە ئێرانە وەک پرسی پێکاتە نەتەوەی و ئاینەکان پرسی چینی کرێکاران پرسی ئەساسی ئێرانوانە پێم وایە بەشێکە لە ڕەوتی ئەوەی چالاکی و پێکۆشینی کۆمەلگای مەدەنی و سیاسی کوردستان و ئێران تاکو پرسی ژن لە ئێران هەل نەکرێت پرسی مەسڵەی هەویەت و نەتەوەیی و
کرێکارەوانە حل نەکرێ ئێران هیچ کەس خەمگیر ناوێ هیچ حکوومەتێکی سابت لە مرکز ناوێتەوەوانە ئەو خەباتە درێژەی دەبێت تاکو ڕوخانی کۆمەڵی ئیسلامی ئێران. بەڵێ خات و درودی دێمە لای تۆ دەمەوێت بزانم خەباتی ڕێکخراوە مەدەنیەکان چەندێک گرنگە بۆ بەدەستهێنانی مافەکانی ژنان. چالاکانی مەدەنی و خەباتی ڕێکخراوە مەدەنیەکان بێگومان ئەتوانێت کاریگەری هەبێت بەتایبەت چونکە چالاکانی مەدەنی وەکو بەشی پێشڕەوی کۆمەلگا ئەرکێکی قورسیان لەسەرشانە و بۆی کە بتوانن ڕۆشنبیری بگوازنن ناو کۆمەلگا. مەسەلەی یەکسانی زۆر گرنگە لە ناو کۆمەلگا چونکە هەرو جۆرەی لە پرسیاری پێشوە ئاماژەم پێدار ئەیژم یەکسانی نایژم تەنها مەسەلەی ژنان چونکە کۆمەلگای ئێمە فرە ڕەنگە و لە خەڵکانی جۆرا و جۆر پێکاتە لە توێژی جۆرا و جۆر پێکاتە لە ژنان و پیاوان و ڕگەزی سێوم و ئەمە زۆر گرنگە کە چالاکانی مەدەنی بتوانن ڕۆشنبیری بگوازنەوە و ئەو چالاک مەدەنیانە بەتایبەت وا لە دەرەوەی وڵاتن بەتایبەت ئەوانەی وا لە ڕۆژ ئاواژین ئەتوانن لە ئەزمموی ڕۆژاواییەکان کەڵک وەربگرن چونکە وە تەنانەت بە شێوەی ئەکادمیک ئەتوانن بخوێن بۆی کە بتوانن ئەو دەستکەوتەی کە لە ڕۆژاوا بەدەست هاتووە بتوانن بە شێوەیەک لە شێوەکان بیگوازنەوە بۆی کە ڕۆشنبیری و هۆشیاری زیاتر لە ناو کۆمەلگای خۆمان بڵاو بکەنەوە. بەڵێ سڵماز درودی چالاکوان و یەکسان خواز و هەروەها تەیمور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافەکانی مرۆڤی کوردستان لە نەتەوەی گرتوەکان زۆر سوپاستان دەکەم. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش. تلویزیۆنا لبنانی المنار راگەهاند کو بەرپرسên Îranê ji şandeke teknîkiya Libnanê ku roja sêşemê serdana Tehranê kiribûn got Îran dikare 600,000 ton sûtemenî di nav 5 mehanda pêşkêşî Libnanê bike da ku alîkariya kêmbûna elektrîkê bike. Balîozxaneya Îranê li Beyrûtê roja duşemê gotibû dibe ku keştiyên sûtemeniyê di nava 2 hefteyan de li Libnanê bin lê wê diyar nekir ka dê çi cûre sûtemenî be. Ger ev peymana sûtemeniyê bi serkeve ew ê bibe yekema Îranê ya rasterast ji bo dewleta Libnanê piştî şandina berê ya alîkariyan ji bo hevalbenda xwe Hizbullah ku tevgereke çekdara bi hêze û beşeke ji hikûmeta hevpeymaniya Libnanê ye. Em dizanin hîro ku Libnan jî di demekê de yanî ev nûçetê ku Libnan rastî krîzeke aboriye tund tê ku hema tiştek dewletê li ser hev nemaye ne bank mane ne sîstema rêveberiyê maye tev da hilweşiya ye. بەڵێ ئازان بەردەوامین لەسەر بەرنامەکانمان و پاش ئەم ناوبڕە دەگەڕێنەوە وڵاتان. دەنگê ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan got ku helawsan an ku enflasyon ne gefeke aboriye ku çare jêranîne û got ew dê di dawiya salê de dest pê bike piştî ku di meha tebaxê de ji 8 sedî zêde bû. Di çarçoveya bernameya aboriya Erdogan de Tirkiye di dawiya sala borî de gav bi gav bi 500 xalan rêjeya faîzê daxist bû û ew jî bû sedema krîza diravî. Di meha tebaxê de ew bi sed xalên bingehînên din daxist 13 bo sedî. Kêmbûna tund ya nirxê lêreyê ku sala borî 44 ji sedî bû û îsal hetan ha 27 ji sedî hişt ku nirxê tiştan zêde bibin û li gel bilindbûna buhayên enerjî û kelûpelên cîhanî helawsan lê Tirkiye gihanda asta herî bilinda 24 salan. Erdogan ku ne aborî nase got helawsan ne gefeke aboriye ku nayê derbazkirin. Ez aborî nasim. Erdogan ji kenala PBS ra axivî û got ku helawsan dê piştî dawiya salê kêm bibe. Erdogan destnîşan kir ku li hin welatan helawsan ji sedî 8 bo 9 û ya Tirkiye jî ji sedî 8 ye. Lê li wan welatan li Fransa, li Amerîka, li Almanyayê bazar valane û hevwelatiyên wî dikarin her cûre berhemê li bazaran peyda bikin.
ایرو 20 ایلونه سالوگرا سهی یا کشتنا نویسکار کرد موسا عنتره و ده وی بونایه ده هجمارک روزنامه‌وان لجهه کشتناوی لدیاربکر کمبون و ریز لوی گرتن جبو آگاهین بهتر ده وی درباره ده نا پیامنیرا ما خجیجان فارقین ج دیاربکر به مرایه دم باش خجیجان چالاکی روزنامه‌وانان چاوا بره و چو و چالاکی دن چنه؟ بله دم باش صالح چالاکیا روزنامه‌وان دانست به لطخ سیران ستیجی که 30 سال در موسان تر هاتو کشتن دست فکر پیشی داخلی دان و لودری تایبت بالدان سر دوزا موسا انتر کندزانن سبیرونشن داوی موسا انتر دوزا موسا انتر بری شش روزان آنکره هاتو دیتن به روزک آنتر روزک پشتی دوزه پشتی بیر آنینه پشتی سالگره کشتناوی دمجارن اخافنه دا یا مجارن اخافنه شش سر ویک بو آنین زمان کو حتی ناسی سالان هم مالبات هم جی کرد تایبت قبیل دوستا موسا انتر در کتنه لی دخوازون سر مجارا دما درش سر دوسته بگرن و پشتی و خونکیل دانین جی که موسا انتر هاتو بکشتن جیش ونداجی استین کل بدر کمبون حرکت نسبی نگل سیلیه کرن که موسا انتر لو بدر بناخکریه لحوش مالا خول بنی داره خیات شناره لو بدر جه فروکا هدف ترین بلدان و پارلمانترین هدفین هرمی بشتر ببن باور کم دیسا همان هرسی تایبت مجار اخافنا مجاره پرین بلدان جه اکو بشتر غیرت مال گوره موسا انتر دیسا به چارچوبه دوزا موسا انتر ده که چابریت به ابدوش بردما دریج ورگرتن سری ورگرتن باشه خجیجان یعنی اگر هاتو اف دوز هاتا گرتن و دمه چه لپیش ام ببیجن خودین موسا عنتر هيا كروي بتايبتي يعني وي تشاوا بكاز باورم گوتبو كوي بگينا جم جهه بيوج آليه وي دادوري بگينا آستك سياسي لتركيا بله شخوا مالباطا ويجي موسا عنتر بكسياتي خوشت ناس كرن مروفاك روشنبيل همان دميدا براختي جيجيانا خوا كرخان كنيا جبوي دوس ومافا كردان مافا كردان كروي ديجا عنتر پشتی محكمة لعنتر دان ايواري شو سردانا كمال كلشتر اولو ودري تري دوستي بابي خودشو كتون زانن كمال كلشتر اولو دمكيه دست چلاکی هفدو حلال کرنه کریه یعنی دبیت به لازم هم پیشی تیم قصور هفدو بینن هفدو حلال کن هفدو عفو بکن داکو امکارن رو فلیک نو دیروکا سیاست ترکیه در بکن کنی دیجا انتاج حتی بوریگو مادام کن بحث حلالیت کن کرم کن ابدوسا باب منه و بسایکن سیاسی حتی کشتن نهاجب همان البته سرته گرتن اگر ون دوسا موسا عنتر جبوینه گرتن در عالی حقوقی داشی ون تشتکی بکن که هزارم دوست وی رنگی هنه دوست موسا عنتر نشانه وان دوزانه یم پیشنگی وان دوزاجی دیگه گفتن در عالی حقوقی در تسلیمی آنکن را دسته وان دکن هلبت که دوز سری و گرتن گلک دوز وی رنگی هاتن گرتن پار دوزا جمیل کربایر هاتن گرتن که دوز در با دوز ایلونه دا اوشی هفته بو بسر چوبو حتی دایکای برفو به رجب طیب اردوغان را حدیثنک کربو که اردوغان سوز دا بگوتوانه حسی کرده بکنن یعنی خطر یک بگیر رنگی تشیویه اگر حتی گرتن لازمه بدلیل نو مالبات بیسا دوز بکن آنش ببین حتی دادگه ها بدن دشوی درجه هره دادگه هم ما فیمروان لعجی پروسیکا گلک دورو درجه دارکن باکی اوچی بدهان سالان بدومه شخود بشن شی اولم شکی لپی دوز عدالت چو ساخویتی جنبی موسا عنتر جبوی دوزاوی تکوشینه که دورو دشتن پیشیافه بله خجیجان فارقین پیمنیرم لدیاربکر گلک سپاس شو دەچینە عێراق و لەوێەوە پامنێرمان دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە بۆ دوایین زانیاری لەسەر کێشەکانی ئەو وڵاتە بۆ پێکێنانی حکوومەتێک نزیکەی ساڵێک پاش هەڵبژاردن. دڵشادم کاتت باش. دەزانین دوێنێ دووشەمە بووبوورە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵبانی کۆبوونەوە و چاوەڕوان دەکرا لەو کۆبوونەوەیدا باز لە پۆستی سەرۆکۆماری عێراق بکەن کە بۆتە کێشە لە نێوان یەکێتی و پارتی. زانیاری لەسەر ناوەڕۆکی کۆبوونەوەکە چییە؟ بەڵێ دوێنێ هێرۆک ئاگداری کە هەر یەک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و
باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە. هەر دوای تەواوبوونی کۆبوونەوەکە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی خۆی گەیاندە بەغدا بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەیەکی چوارچەوەی هەماهەنگی. بە پێی و زانیاریانەی کە دەست من کەوتووە باڤڵ تاڵەبانی لای قیادەکانی یەکێتی باسی لەوە کردووە کە لە کۆبوونەوەکەدا باس لەوە کراوە کە گرنگە کورد بە یەک تیم و پێکەوە بەشداری پرۆسی سیاسی لە عێراقا بکەن و ئەو درز و ناکۆکیی کە پێشتر لە نێوانیاندا هەبووە بۆ ئەم جارە وەلاینێن. و منە بە پێی و زانیاریانەی کە دەستمان کەوتووە پارتی دیموکراتی کوردستان پێی وایە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق ئاسان نییە و سەدر ناچێتە ژێرباری ڕازیبوون بە خواستەکانی چوارچەوەی هەماهەنگی. بۆیە ڕەنگە لەم ڕۆوە کەمێک ساردی هەبێ لە یەکلاییکردنەوەی گفتوگۆکردن لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق. بە تایبەتی ئەمەوێ ئاماژە بۆ بکەم هەر ئەمڕۆ محەممەد شیاع سوودانی کاندیدی چوارچەوەی هەماهەنگی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق سەردانی پەرلەمانی عێراقی کرد بۆ گفتوگۆکردن لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان. هەر دوای سەردانەکەی محەممەد شیاع سوودانی بۆ پەرلەمانی عێراق سەرهێزی سەرایە سەلامی سەربەڕەوتی سەدر وێنەی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە بە جلی سەربازی و بڵاوەیان کردبوو وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی کە یان وەکو ڕەدێک بۆ سەردانەکەی محەممەد شیاع سوودانی بۆ نێو پەرلەمانی عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی عێراقواتە. ئەمە ئەوە ئەگەیەنێکە هەر لەگەڵ چوونی محەممەد شیاع سوودانی بۆ نێو پەرلەمانی عێراق ئەوان وێنەی هێزیان بڵاو کردەوە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە سەدر چیتر ڕازی نابێت کە ئەو هەنگاوانەی کە ئەوان دەستیان پێکردەوە بۆ پێکێنانی حکوومەت ئەم دیسانەوە دۆخەکە ئاباتەوە بۆ بارگرژی. ڕەنگە هەر ئەمە بێ کە پارتی دیموکراتی کوردستان زانیاری هەبێەوە پێی وابێ کە تەشکیلکردنی حکوومەتی داهاتووی عێراق ئاسان نابێ. بەڵێ دڵشاد شاندێکی ئێرانی سەردانی عێراقی کردووە بۆ گەیاندنی پەیامی ئێرانیەکان. سەرەتا چۆتە هەولێر و پاشانیش لەگەڵ سوننە و شیعەکانیش دانیشتووە. پەیامی ئەم شاندە چییە؟ شاندی ئێران بە بەردەوامی هاتوچووەکە لە بۆ عێراق و بە بەردەوامی لایەنە سیاسیەکانە بینین لەبەرەوەی عێراق و وەرێمی کوردستان بە قوڵایی استراتیژی وڵاتەکەیان دەبینین. دیارە ئەو وەفدەی کە جەنابەت ئاماژەی پێیەکەی کە هاتوۆتە هەولێر لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی پارتی و دواتر هاتوۆتە سلێمانی پاڤڵ تاڵەبانیان بینیوە پاشان ڕۆیشتون عەرەبی سوننە و شیعەکانیشان بینیوە. ئەوان هانی هەموو لایەنەکانیان داوە بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق و پێیان وا بووە گەر حکوومەت پێک نەهێنرێ ڕەنگە ئاڵۆزی جارێکی تر سەر کێشێتەوە بۆ عێراق. ئێرانەکان لەگەڵەوەدان بەشێک لە خواستەکانی سەدر جێبەجێ بکرێ و وای لێ بکرێ کە دۆخەکە نەباتەوە بۆ ئاڵۆزی. بۆیە بەڕوونی بە چی بە یەکێتی چی بە پارتی و چی بە عەرەبی سوننەشیان وتووە کە ئەگەر بەشداری نەکەن لە حکوومەتی داهاتووی عێراق یاخود بەمانایەکی تر گرفت دروست بکەنەوە عێراقەکەوێتە لێواری ئاڵۆزی و پریشکی ئەم ئاڵۆزیە هەموو لایەنەکان ئەگرێتەوە و تەنانەت بە زمانی هۆشداریش قسەیان لەگەڵ بەرپرسانی عەرەبی سوننە و هەندێک لایەنەکانی تریشا کردووە و باسییان لەوە کردووە کە چیتر ئەوان چاوەڕێ نابن و چوارچەوەی هەماهەنگی هانەدەن بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق. بۆیە سەردانەکەیان هاندانی هەموو لایەنەکان بووە بۆ پەلەکردن لە پێکێنانی حکوومەت لە دوای کۆتایی هاتنی چلەی ئیمام حوسێن لە عێراقا. بەڵێ دڵشاد ئەنوەر سوپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەرپرسێ سیاسەتە دەرڤە یەکێتیا ئەوروپی جوزێف بۆرێل هەلوەستا یەکێتیا ئەوروپایە یا لەسەر سنترالا ناووکیە زەپۆرێجە دووبارە کرد. وی گوت دەوێ رووسیا تاولێ دەست ji dagirkeriyê berde. وەکو سەرۆکی ئاجانسا ئەنرژیا ئەتۆمیە ناونەتەوی دکتۆر گرۆسی راپۆرتا خۆیان پشتی سەردانێدا پێشنیار کربوو ئەم پێشنیار دەکەن ئاواکردنا هەرێمەکە ناووکیە ئەولە و پاراستی. جوزێف بۆرێل ئەف داخویانی لە نەتەوەین یەکبوویدا بەری کۆمبوونا گشتیە نەتەوەین یەکبووی داویە vê hefteyê. بۆرێل دیار کرد کو نیازا یەکێتیا ئەوروپی ئەوە سۆزێ بدە وڵاتێن کو کەتنە بن باندۆرا برچیبوونێ. بۆرێل گوت ئەز بخوا لە مۆزامبیقێ بووم ئەز لە سۆمالێ بووم ئەو نە یوکراینایەیە هون دەزانن سۆمال و پرسگرێکە ئەفریقایەژی ئەو گوهرینە کەش و هەوایە هەری مەزنە کۆ باندۆرێ لە 100,000 دکە. ئەز لەوەر بووم دا کو نیشان بدەم ئەم پشتگیریە دەدەن وان.
پاش 2 ساڵ لە خۆپارێزی بەهۆی پەتای کۆرۆنا و ئەنجام نەدانی کۆبوونەوەی ڕاستەوخۆ لە نەتەوە یەکگرتوەکان لەم هەفتەیەدا بەشێکی زۆری سەرکردەکانی جیهان لە نیویۆرک کۆ دەبنەوە بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان. سەرکردەکانی جیهان لەم هەفتەیەدا لە نیویۆرک کۆ دەبنەوە بۆ کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتوەکان کە بەهۆی کۆڤید-19 لە 2 ساڵی ڕابردوودا ڕێگەدرابوو بە سەرکردەکانی جیهان وتاری ڤیدیۆی پێشکەشکەن، بەڵام ئەم ساڵ لە نیویۆرک کۆ دەبنەوە. ئەوە لە کۆتاییدا بۆ مانایەیە کە ژمارەیەک لە سەرۆکی دەوڵەتان و سەرۆکی حکوومەتەکان لە سەرانسەری جیهاندا دێنە نیویۆرک و سەردانی نەتەوە یەکگرتوەکان دەکەن و پێکەوە کۆ دەبنەوە. هەروەها پێشکەشکردنی وەتار لە دانیشتنی پلێنومی کۆبوونەوەی گشتیدا. یەک لەو بابەتە هەنووکەیانەی ڕوبەڕووی جیهان بۆتەوە ئەو گۆڕانکاریانەیە کە لە کەشوهەوا کەوتونەتەوە. وتە بێژەکە باز لە سەردانی ئەم دوایی سکرتێری گشتی دەکات بۆ پاکستان بەسەرکردنەوەی لافاوە گەورەکەی ئەوێ کە زیانێکی زۆری بە وڵاتە گەیاندووە. سکرتێری گشتی تەنها هەفتەیەک لەمەوبەر سەردانی پاکستانی کرد کە وەک دەزانن ئێستا یەک لە سەرسەی وڵاتەکە لافاوی لێکەوتوێتەوە کە گەڕایەوە گوتی سەرسوڕهێنەرە ئەو وڵاتی بەگشتی شتێکی زۆری نەکرد بۆ بەشداربوون لە گۆڕانی کەش و هەوادا و ئێستا بەهۆی کاریگەریەکانەوە زیانی زۆریان بەرکەوتووە. تۆپەکە زۆر بە بەهێزی لە گۆڕەپانەکەدا کەوتوێتەوە وڵاتانی کۆمەڵی 20 هەم بەرپرسن لە 180 دەرهاویشتا گازەکان پێویستە لەو ڕۆوەوە کاری زیاتر بکەن. کۆبوونەوەی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان مشتومڕ ئامێز دەبێت وا چاوەڕوانە کرێ سەرکردەکانی جیهان نەک هەر ڕوبەڕووی ئابوووریەکی جیهانی دەبنەوە کە هێشتا لە کاریگەریەکانی پەتاکە چاگەبێتەوە، بەڵکو گەورەترین جەنگ لە ئەوروپا کەوتوتەوە، جەنگی رووسیا و ئۆکرانیا. ئەنجومەنی گشتی خۆی لە سەرەتای سەرهەڵدانی جەنگەکە لە ماجی 2دا پرسی ئۆکراینایی گرتووە تاستۆ. جەنگی ئۆکرانیا زیانەکانی تەنها لە ئۆکرانەکان نەکەوتووە، بەڵکو کاریگەریەکی جیهانی لەسەر دابینکردنی خۆراک لە جیهاندا خستۆتەوە. وتە بێژەکەی نەتەوە یەکگرتوەکانیش ئاماژە بۆ دەکات. ئەو جۆرە پسڕانەی کە بەهۆی شەڕی ئۆکرایناوە دروست بووە لەوانە نەک تەنها شەڕەکە بەڵکو دابینکردنی خۆراک و چیمەنتۆ وەک نمونەیەک لە سەرتاسەری جیهاندا. کۆچی دوایی شاژنە ئەلیزابێسی دووهەم و ئیدارەی کۆمۆنیڵتی نوێی بەریتانیا و پاشانیوەکەی یەک لەو باسانە دەبێت کە لە کۆبوونەوەکەی نەتەوە یەکگرتوەکاندا جێی خۆی بگرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بەرپرسێن پایەبلندên rêveberiya Biden rojê dişemê li Washingtona paytext agahiyên li dor Ukraynayê dan qanûndaneran. Dayna agahiyên hênî di heman rojê de bû ku mûşekeke Rûsî li nêzîkî sentrala navûkiya başûrê Ukraynayê ket. Rayedarên Ukraynayê ev tevger weku kiryareke terorîzma navûkî şermezar kir. Sînatorê Komarî Richard Scott piştî daxuyaniyê ji rojnamavan ra axivî û got divê em çi ji destê me bê bikin da ku Rûsya vegere welatê xwe û teqez bike ku ew ti carî êrişî xaka NATOyê neke. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی دەڵێت رووسیا بە شێوەیەکی بەرچاو ترسی هەیە لە کاتێکدا وڵاتەکەی لە هێرشە بەرپرجدانەوەکانیدا بە شێوەیەکی زۆر ئەو ناوچانی گرتوتەوە کە رووسیا دەستی بەسەردا گرتبوو. لە وتارەکەی شەوی دووشەمەیدا زێلێنسکی گوتی ئۆکرانیەکان بارودۆخی باکووری هەرێمی خارکیڤیان سەقامگیر کردوتەوە کە بە شێوەیەکی زۆر گەڕاونەتەوە ژێر دەستی ئۆکرانیەکان. داواکارانی گشتی لە خارکیڤ هێزەکانی رووسیا بە ئەشکەنجەدانی خەڵکی سیڤیل لە گوندێک تۆمەتبار دەکەن کە تازە ئازاد کراوە. لە میانەی گوتارەکەیدا زێلێنسکی سوپاسی یەکێتی تۆپی پێی ئەوروپای کرد بۆ پشتیوانیکردن لە وەرزە ئۆکرانیا، هەروەها سوپاسی ئەو ئۆکرانیانەشی کرد کە لە بەریتانیان و بەشدار بوون لە پرسەی شاژن ئەلەزابێت. بەلێ بینەرن هێژال لەڤر ئەم دگهن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ ئەم بهێڤینە تشتێمە پێشکەشکی ئێری بە دلێ وەبن هون دکارن هەمی مادەیەن بەرنامە و بەرنامەی بتەواهێژی لەسەر مالپەرێن کورمانجی و سۆرانیên دەنگی ئەمریکا و هەروەها پلاتفۆرمên مدیا civakîya دەنگی ئەمریکا بشۆپینن تا جارەکەدن سلاڤên Revîn Doskî Xalid Fettah hêlên Sindî ji kontrolê ji vir stûdyo hevkara min هێرۆ زەنگەنە و من ساڵح دەمی جەر بۆوە هەر شاد و بەختەوەر بن. کاتێکی خۆش هەر شاد بن.